هەتا ئێستا بودجێ عێراق بۆ ساڵی 2018 لە لێوان ئەنجومەنی نوێنەرانی عێراق و ئەنجومەنی وەزیرانی عێراقی بە هەڵواسراوی ماوەتەوە. هەرچەندە حکومەتی عێراقی ڕەوانەی پەرلەمانی کردووە، بەڵام خوێندنەوەی یەکەمی تا ئێستا بۆ نەکرا و تا ئێستا لەلایەن لیژنەی دارایی پەرلەمان ماوەتەوە. ئەندامێکی ئەنجومەنی نوێنەرانی عێراقش دەڵێت ئەگەر بودجە بەم شێوەیە بێتە نێو ئەنجومەنی نوێنەرانی عێراق ئەوە دەنگ ناهێنێت و پەسەند ناکرێت. ئەوەش ناشارێتەوە ڕەنگە ئەم ساڵی عێراق هاوشێوەی ساڵی 2014 هیچ یاسایەکی بودجەی نەبێت. ئەمەش لە قازانجی هەرێمە، چونکە پەسەند نەکردنی بودجەی ساڵی 2018 لە بەرژەوەندی هەرێمە لەوەی پەسەند بکرێت. ئەگەری ئەوە هەیە کە ڕێککەون لەسەری و بێت خوێنەوە یەکەین بۆ بکرێەوە، ئەگەری ئەوە شێ کە ڕێک نەکەون لەسەری و ئەم ساڵ عێراق هیچ سیاسایەکی بودجەی نەبێ. بەڵام ئەگەر کار لەسەر بودجەی 2017 بکرێت و قیاس لەسەر 2017 بکرێت تا ئەندازێک بۆ هەرێمی کوردستان باشترە. بەلای کەم ڕێژی 17 لە سەداکەی تێدایە، بەلای کەم کۆمەڵێک شتی تێدایە بۆ ناوچەکانی هەرێمی کوردستان و بۆ هێز پێشمەرگە بۆ ئەوانە. بۆیە پەسەند نەکردنی بودجەی 2018 لە بەرژەوەندی هەرێمی کوردستاندایە. ئەندامێکی ئەنجومەنی نوێنەرانی عێراقش دەڵێت بودجێ عێراق بۆ ساڵی 2018 کەم و کوڕی زۆری تێدای و غەدری گەورە لە کورد و هەرێمی کوردستان کردووە. بۆیە فراکسیۆنە کوردیەکان بودجەمان ڕەت کردەوە و ڕخنە و تێبینی خۆمان لەسەر بودجە ئارەسەی لیژنەی دارایی کرد. بۆیە پێویستە ئەنجومەنی وەزیرانی عێراقی دوای گۆڕانکاری تێیدا ئینجا ڕەوانەی پەرلەمانی بکاتەوە. کۆمەڵی غەدری گەورە لە خەڵکی کوردستان کراوە لە چوارچێوەی بودجەی 2017 هەتا ئێستا دیسان تەخسیساتی هێزەکانی پێشمەرگە لە چوارچێوەی هێزە وشکانەکانی عێراق کە لە چوارچێوەی موازنەی وەزارەتی بەرگری عێراق شتێک نییە بە ناوی تەخسیساتی هێزە وشکانەکان و کەمکردنەوەی ڕێژەی کورد لە مستحقاتی خۆی بابەتی دەستنیشانکردنی بودجە بۆ هەڵەبجە و کۆمەڵێک مەسائل تر هەیە کە ئێمە پێمانەوەی فراکسیۆنە کوردستانەکان ئەمە تعدایەکی گەورەی لە خەڵکی کوردستان دەکرێت. بودجەی گشتی عێراق بۆ ساڵی 2018 ئەگەرچی حکومەتی عێراقی ڕەوانەی پەرلەمانی کردووە، بەڵام بەهۆی ئەوەی ئەو بودجەیە کەم و کوڕی زۆری تێدایە بۆتە جێگەی نیگەرانی زۆربەی لایەنەکان. بۆی ئەنجومەنی نوێنەرانی عێراقی خوێندنەوەی یەکەمی بۆ نەکردووە و ڕەوانەی لیژنەی دارایی کرد. بۆ ئەوەی دوای وەرگرتنی تێبینەکان ڕەوانەی ئەنجومەنی وەزیرانی عێراقی بکاتەوە. سیرۆ حوسێن، کورسان نیوز.